خوێنی دووچاوم بە نەوعێدا منم ڕەنجینەکە هەر کەسەم بینێ بە حاڵی ناتەوانم شینەکە شێخی ئیرشاد و مرید و سالک و سۆفی و فەقێ ئەو بە یەک نوارڕین بەجارێ کافر و بێدینەکە هیچ خەنە پێویست نییە بۆ دەست و پەنجەی دولبەرم وا بە خوێنی من خەریکە دەست و پێنەخشینەکە قەت لە لێوی شەکەر ئەفشانی قسەی خۆشم نەبیست دایمە بێدینە مەشغوڵە دڵم غەمگینەکە وا لە هیجری قامەتی سەروی نیگاری نازەرین ئەم دڵم قمری سیفەت هەر گریە و ناڵینەکە گەر بڵێ ئەحمەد لە یاری بۆ سێ داوا بکە ڕووە چەرخێنێ لە تۆ گوێی لەو قسە سەنگینەکە